سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش بینەران لاڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ جارێکتر پێتان دەگەینەوە. دوای ئەوەی پەرلەمانی عێراق لە چەند ڕۆژی ڕابردوو یاسای کارتی نیشتیمانی پەسەند کردو بە پێی یاساکە ئەگەر دایک و باوچێک ئاینی خۆیان بگۆڕن ڕاستەخۆ منداڵەکانیشان ئاینەکانیان دەگۆڕدرێت. پەسەندکردنی ئەم یاسایە ناڕەزایەتی پێکاتەکانی مەسیحی و ئێزیدی و سابی ئەو کاکەی لێکەوتەوە و ئەوان دەڵێن پێویست ناکات دوای گۆڕینی ئاین لەلایەن دایک و باوکەوە ئاینی منداڵەکانیشان بگۆڕدرێت. ناڕەزایەتیەکان لە دژی مادەی 26 بەرگەی دوو لە یاسای کارتی نیشتیمانی عێراقە کە تێیدا هاتووە ئەو دایک و باوکەی مسلمان بن ئەو منداڵانەی دەیان بێت ڕاستەوخۆ دەبن بە مسلمان. ئەم پرۆژە یاساییە چ کاریگەریشی لەسەر ئازادی ئاین و ئازادی وجدان جێدەهێڵێت. مشەڕعی عێراقی تا چەند توانیوێتی لە دەرەوەی بیرکردنەوە و عەقڵیەتی ناسیۆنالیستی و ئاینی ئیسلام دەربچێت. ئایا لە دیندا ئیکرا ئەو زۆر هەیە؟ ئەوەی بەسەر پێکاتەکان فەرزکراوە مشەڕعی عێراقی قبوڵیەتی بەسەر ئیسلامدا فەرز بکرێت؟ بیر و عەقیدەی دینی بە زۆر دەکرێت فەرز بکرێت؟ ئایا نووسین و دیاریکردنی ناسنامەی دینی مرۆڤ بۆ چییە؟ تا چەند پێویستە؟ بیر و باوەڕی دینی قابل بە گۆڕانە یان لە دەرەوەی گۆڕانە؟ گفتوگۆی ئەم تەورە دەکەین کە تێیدا هەریەک لە بەڕێزان قەشە ئیشە داوت فیلیپیس قەشەی کەنیسەی مارگۆرگیس و هەروەها دکتۆر حەبیب حەنا مەنسوور سەرۆکی کۆمەڵەی حەدیاب بۆ توانستەکان و مامۆستای زانکۆ جەنابیشتە لە سودیەکامە لەگەڵمانە ئەو کادی نووزڕاوی شارەزە لە ئیسلامی سیاسی و پارێزەری ڕاوێژکاریش لەگەڵمان بۆ تاوتێکردنی ئەم بابەتە. بەخراتی میوانان دەکەم و ئەم کاتتان باش. جەنابی قەشە دێمە لە جەنابتان ئێوە چۆن سەیری ئەم یاسایە دەکەن و ئێوە لە چی دڵگران و ناڕازین؟ کاکیوە ئەو یاسایە ئەس بێژم نەبەس دژی ئەو نەتەوێت ڕەسەنن ئەس پێک هاتەکان کار ناینم بێژم نەتەوێت ڕەسەن ئەو بڕیارە ئەو یاسایە دژی ئەو کەسەک و داخوازە دیموکراسی دەکات. ئەو یاسا دژی ئەو کەسەک و دەنگی خۆل سەر دەستوری دای چونکی ئەوە مناقەزە دەستور دبێژیت عەدالەت و مساوات و مابینە هەمی مواطنە هەموو لایە چێ ڕۆشنبیری بیت چێ دینی بیت چێ یعنی اقتصادی ئابووری بیت مساوی بێژە ئەو یاسایە و ئەڤروکە دەرکەفت پەرلەمانە عێراقە مادە 26 بەرگە دوو ئەسوا حسێب بکەم و ئەف بڕیارە دژی دیموکراسیەتە دژی دەستورە دژی بەهراپتر دژی نەتەوێت ڕەسەن. لە کاتێکە ئێستا باز لە با بڵێن زوڵمێکی زۆر دەکرێت لەلایەن داعش و فکری توندڕەوی لە ناوچەکە لە ڕووی عەسکەری و لە ڕووی فیزیکیەوە ئەمەی ئێستا لە ناو پەرلەمانی عێراق دەکرێت تا چەند ئەمە دیسان هەڕەشەیەکی ترە لە ناوەخۆی عێراق لەلایەن مشەڕعی عێراقەوە بۆ سەر نەتەوەی ڕەسەن نەتەوە ڕەسەنەکان. ئەس بڕایە من خوێندنا من بۆ ئەو تشتە کول پەرلەمانە عێراق دەرکەفتی کەمترینەش ئەوێ داعشکریش سەر نەتەوێت ڕەسەن یعنی عەقڵیەتی داعشیانە لە ناوەخۆی ئێمە و لە پەرلەمانی عێراقیشەیە عاقلی داعشیانە سیخەتێکی مەدەنیانە یعنی بخۆ ئەو کرد چونکی داعش دبێژیت ئەوێ مسلمان نەبیت یان دەرکەویت یان جزیە بدەت یان دینە خۆ بگۆڕیت. البرلمان الديمقراطية أمد بيشين كو أمد بيشين ديمقراطية أفروكا أف قرارة أف ياساب دركويد أس نابينم كو كيم ترش أف تشتكو داعش كان زور باش دكتور إيوا جنابتان یەکێک بوون ئێوە خۆپیشاندانەکەی ئەمڕۆتان ڕێخست یەکێک بوون لە ڕێکخەرانی بۆ بەردەم UN خۆپیشاندانەکەتان بۆچی بوو؟ سپاس کاکیوە بتاکی دێمەوە گرێخراوێکی مەدەنی ئەمە وازیبی خۆمانە کە متابعی هەموو ئەو دەستور و قانونانە بکەین کە لەم وڵاتە دەرەچێت بۆەوەی بزانین کە چەند گونجاوە و چەند لە مەسلحەتی هاوڵاتیە
بەڕاستی ئەوەی دەستنیشانمان کرد ئەو بڕیارێک کە دەرچوو لە ئەنجومەنی وەزیرانی عراق لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ئەمە لەگەڵ پرینسپڵی و مەبادئی دەستوری عراقی ناگونجێ فاختلالێکی زۆر گەورەیە فبۆیە وەک ڕێکخراوێکی مەدەنی دەستمان کرد بە حەشتێکی جەماهیری و زیاتر لە دووسێک کۆبوونەوەمان کرد لەگەڵ ممثلی کەنیسە و ممثلەکانی پارتە سیاسیەکان و کۆمەڵگەی مەدەنی ئەوەی هەیە لە عنکاوە و ئیتساڵیشمان کرد پەیوەندیمان کرد بە برادرانی سابیە و یەزیدی و بەهایی و ئەو پێکاتەی کە هەیە لە کوردستانە توانیمان هەمومان ئەم گردبوونەوە ئەنجامی بدەین. داوای چیتان کرد مەبەستی گردبوونەوەکە چی بۆ یاداشتاگە پێمان بڵێت ئێوە خستۆتانە ڕوو بۆ لانە پەیوەندی براجان ئەم گردبوونەوە یەکەم جار بە تایتلی ئاین بۆ خوا و نیشتیمان بۆ هەمومان ئەمە تەمەنای هەموو گەلێکی ئازادی خوازە ئەوەی کە کرا لە پەرلەمانی عراقی بەڕاستی ناتوانم چۆن تەقیمی بکەم یعنی ئەمە هەموو دنیا ئێستاکارەکە بۆ لابردنی فکری داعش لەبەرەوەی زەربەیەکی گەورەیە بۆ ئینسانیەت نەکرد بۆ کەسایەتی عراقی بەڵام ئەمڕۆ لە جهەیەکی دەستوری عراقی پەسەندی شتی واکەن بڕیارێکی واکەن کە هاوشێوەی کاری داعشە ئەمە دەبێ ئیدانە بکرێ زیاتر ئەم گردبوونەوە بۆەوە بوو کە ئەم بڕیارە ئیدانە بکرێت لە مجتمعی دووەلی لە ڕێکخراوی نێودەوڵەتی لە مەرجعیاتی دینی خۆمان هی سنە هی شیعە و لە بذات یاداشتەکە بەرزکرایەوە بۆ سەرۆکی کۆماری عراق بەڕێز دکتۆر فواد مەعسووم بۆ ئەوەی ئەم بڕیارە هێشتا خۆشبەختانە ئیمزای نەکردووە ئیمزای نەکرد و نەگەیشتووە هێشتا پێی لەبەرەوەی وەفدێکمان لای بوو وتی هێشتا ئەم بڕیارە لە ئەنجومەنی عراقیە نەگەیشتووە من و دیارە تعاتفێکی باشی هەیە لەگەڵ ئەو پێکاتە ڕەسەنیانە فتەمەناکەم بگاتە نەتیجەیەکی باش. گرتوەکان چی بوو لەبارەی یاداشتەکەی ئێوە؟ ئەمان متعاتفن زۆر لەگەڵ ئێمە هەموو هەوڵی ئەوەیانە کە زەختێکی باش بکەن لەسەر ئەنجومەنی پەرلەمانی دەگەڕێم وڵات بۆ زیاتر با بڵێن ئەو داواکارانی ئێوە خستۆتەنە ڕووم کاگی نوزەوەی ئێمە لە دەبینین زاهیرەیەک دەبین بە شێوەیەکی گشتی چ لە هەرێمی کوردستان و چ لە عێراق و لە وڵاتانی عەرەبی ئیسلامی ناوچەکە ئەویش ڕۆڵی مشەڕعە داڕشتنی قانون و یاساکاندا ئەوەی ئێستا دەبیندرێ ئەمە یەکەم دیاردە نییە بەرامبەر بە نەتەوە ڕەسەنەکان و پێکاتەکان و تەنانەت بە بەرامبەر بە مافی مرۆڤیش دەکرێتن لە پەرلەمانی کوردستانیش شتی هاوشێوە نزیک لەوە هەبووە پرسیارەکە ئەوەیە مشەڕعی عێراقی یان کوردستانی تاسەن توانیوێتی لە دیدێکی ئینسانیەوە لە دیدێکی دیموکراسیانەوە سەیری یاساکان بکە دەرچێ لە دیدێکی دینی ناسیۆنالیستی ئیسلامی. بەڵێ خۆی سەرەتا پێم باشە پێناسێکی ئەم قانونە بکەین قانونە چیە بۆی بزانێمە لەبارەی چیەوە قسە دەکەین قانونی کارتی نیشتیمانی ئەم قانونە هاتووە بۆ ئەوەی لە جیاتی ئەو هەموو ناسنامە و ڕەگەزنامە و کارتی زانیاری کە هەیە تەوحیدیان بکە بیان کا بەیەک ناسنامە و ئەلیکترۆنیش بێ و بتوانرێت کارەکان ئاسایی بێ و مواکەبەی عەسریش بکە ئەمە هەدەف لە قانونەکە ئەمە وەکو باس کراوە سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت نەخێر مشەرعی عێراقی و مشەرعی کوردستانی نەیتوانیوە لە چوارچێوەی مەزهەبی و لە چوارچێوەی حزبی و لە چوارچێوەی دینێکی تەنها دینێک دەربچێتن ئەمەش نمونونەکە ئەیبینین کە تازەجە و تازایە باش نییە ئەمە کە ئێستا ئاخیر ڤێرژنی عقلی عێراقی ئەم پەرلەمانەیە کە دەیبینین بە زۆرینەی دەنگ تەسوید لەسەر قانونێک بکەن کە قانونێک من ناوی دەدەنم قانونێکی ئێرهابیە بۆچی ئێرهابی وەم قانونە دش بە ئیسلامە خودی ئیسلام پێش ئەوەی دش بە هیچ لایەن و مکەویناتێکی دیکە بێتن قانونەکە لە مادە 26 دەڵێتن بۆ غەیری موسڵمان هەیە دینی خۆی بگۆڕێ ئەی موسڵمان تۆ چۆن موسڵمانێک قەید دەکەی بەوەی لەناو حەبسی دەکەی لە ناو دینێک بۆ هیچ بۆی نییە دینی خۆی بگۆڕێ لە پاشان بۆ باسی ئەمە دەکەی بۆ تۆ قانونی تۆ مشەرعی چۆن دەتوانی جیاکاری بکەی لە نێوان هاونیشتیمانیانی خۆت
تۆ نتوانیت لەسەر ئەساسی دین و مەذهب سەیری بکەیت ئەمە زەربەیەکە لە ئیسلام چونکە حڕیەتی ئینسانی مسلمان قەید دەکات وقورئان خۆی ئەڵێ ئیسلام دەڵێن ئەمە جۆرێکە لە مرتەد و هەڵگەڕاوە یعنی مەبەست قورئان خۆی دەڵێ وتەرەکتم ما خەوەلناکم ئینسانی حڕ کردووە تۆ لە چ زەمەنی پێغەمبەر و سەحابەکان هەبووە دەستورێک دابنێن بڵێن نابێ مسلمان بچێتە دەرەوە یان ناسنامە دەبێت لەسەر ناسنامە هین هەبێ مسلمان بوون یان مەسیحی بوون هەبێ مە لە چ هینێکە بووە بەرامبەر پێکاتەکان کراوە یعنی لە کاتێکە کە ئێستا پێکاتەکان نەتەوە ڕەسەنەکان لە بەردەم هەڕەشەیەکی جددین بە تایبەتی هەڕەشەی بەجێهێشتنی ئەم نیشتیمانە تەنیا ببێتە نیشتیمانی یەک نەتەوە یەک ئاین ئەمە تا چەند هەڕەشەیەکی ترێ لەسەر هەڕەشەکانی تر ئەمە ڕێک ئەم شتەیەکە لە کۆن قسەمان کرد وتمان دەوڵەت نابێ ئاینی هەبێ کاکە ئێمە کە وتمان دەوڵەت نابێ ئاینی هەبێ ئەمان وایان لە خەڵک گەیان کە ئێمە دەمانەوێت دەوڵەت مولحید بێ ئێمە دەمانەوێت دەوڵەت ئاخە تۆ پەرلەمان ئێستا پەرلەمانەت هەیە پەرلەمان موئەسسەسەیە بینایە باشە خوا ڕۆژی قیامەت پەرلەمان محاسبە دەکاڵێ بۆ نوێژێ نەکرد ڕۆژوور نەگرت تۆ ئەم ئینسانە کە لە ناو پەرلەمان ئەم ئینسانە بێ بە ئینصاف ئیش بکا بە دواتر إن علينا إلينا إيابهم ثم إن علينا حسابهم حساب لەسەر خوایە تۆ ئێستا ئەمەی کە کردویانە دەڵێن منداڵ لە دایکبوونەوە ئەبێ مسلمانیان مەسیحیە مە چۆن خۆ جارێ مناڵە نازانێ ئەسڵەن دین چییە نازانێت لوغە چییە تۆ چۆن دەتوانی دینێکی مەبەستی لەوەیە کە ئەو کەسانی کە لە دایک یعنی ئەو کەسانی کە دینی خۆیان گۆڕیوە بۆ سەر دینی ئیسلام منداڵەکانیان دوای ئەوە هاوشێوێ ئەوانیش قابل دەبن بەوەی دینیان گۆڕایە و دەبن بە ئیسلام ئەمە بە چ عەدالەتێک بە چ عەدالەتێک تۆ ئەو مناڵە باشە ئەم کەسە گەڕایەوە لە دینی مسلمان گەڕایەوە چەند ڕۆژێکی تر بۆی دەرکەوت من دینە غەڵەتە گەڕایەوە ئەی چ لە مناڵەکە دەکەیت ئەگە بە عەکسەکەی هەبووە مشەڕەی عێراقی بۆ ئیسلام قبولی دەکرد نەخێر قبولی نەکرد و ئەمە ڕێگە خۆشکەرێکیش هەر بۆیە مفردی تەغییری بەکار نەهێناوە لە قانونە کۆنستی يجوز لغير مسلم تبديل دينه بۆی بەیانی بێ نەسی ئەمە لەسەر تەطبیق بکا کەمەی لە صحیح بوخاری هاتەوە من بدل دينه فاقتلوه کەواتە ئەوەی هەیە بریتە لە غیابی دەوڵەتێکی دەرهاوێشتەی یعنی ئەم کێشانە دەست و پەنجە نەرمکردنی ئێمە لەگەڵ ئەم کێشانە هاو کاتە لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان لە سەروبەندی نووسینەوەی دەستوردا هەرچەندە بەم قەیرانە گەویشت عێراق دەستوری خۆی لە 2005 نووسی تا چەند یعنی زەمانەت چییە بۆی لە هەرێمی کوردستان ئەمانە دووبارە نەبێتەوە بەیانی لە کاتی ئاڵ و گۆڕی دەرئەنجامی هەڵبژاردنەکان هاتنە سەر بوون بە ئەندام پەرلەمانی خەڵکانی چیاو شەوی ئەوانەی بەغا چ زەمانەتێکی بۆی لە هەرێمی کوردستان ئەمانە دووبارە نەبێتەوە خۆی شتێک هەیە ئەبێ هاونیشتیمانی ئەوە بزانێ هەر قانونێک لە بەغداش دەرەچێت لێرەش تەطبیق بێ بە حکمی ئەوەی ئەوان مرکزن ئێمە هینین ئێمە سەر بە ئەوانین و ئێمە ئیقلیمین دوو شتێکی دیکە هەیە من ناو لەو پەرلەمانە دەڵێم کە تەصدیقی ئەم قانونەی کردووە یان پەرلەمانێکی جاهیلە یان پەرلەمانێکی ئیرهابیە بۆ لەبەرەوەی ئەم قانونە خودی ئەم قانونە دژ بە کۆمەڵێک مادەی دەستوریە کە دەگەڕێمەوە لەبارەی ئەو مادە دەستوریانە جەنابی قەشە ئێوە لەبارەی ئەگەر ئێمە بینە سەر با بڵێن ئەسلی مەسلەی دیاریکردنی ئێمە ڕوبەڕووی کێشێک دەبینەوە ئەیش بریتی ئایا پێویستە ئینسان لەسەر ناسنامەکەی لەسەر هەویەکەی جۆری دینی بنووسێتن بس توضيحك بو دكتوري وقت قلت او يو ان جوابي تشوبو قلت ايجابي يعني نرازيبون صالات شوي حزيرانا صالات شوي از قلب وقت يم تشونا دف وقت او ميسل ودشتا نينا وهمي هاتن ام تشونا دف الزور يعني نرازي وصا اخف مقوتي هون تشنا شيم كان باشي وقت أصدر كيف دستقات سلمريم قلت تو قالك أن متشائمية قلت بنتشائم واقعة فإشبار حتى نوكا أبى كان صالة هيك نكريا أزبم نوكا جي دكتور هيك ناكن لسر أو بسيارته كريه ما بيخوشة أجر ناسنا ما بدر كبيد بلا دين سر نبيت دين سر نبيت هل وجهي دكتوري قلتي الدين بو خده ونجتمع بو هموانا بلا او ناسنا مبدر كيف الدين سر نبيت يعني استهيا ام تنديا يعني بوتشي مشرعي اسلامي قبوليتي بيك مسيحي بيكاتكان ازيدي عيني خويان بقورن كغوريشيان يعني لا ما قبوله نەوەکەشی بچێتە سەر ئەو وەکو تەرویزێک بوانی ئیسلام بەڵام بۆ خۆی قبولی نییە باز لە مەسلەی
یعنی ناو خودی ئیسلام قبوڵیان نییە کە کەسێک دینی بگۆڕێ ئەمە لە ناو ئیسلامەیە کە قبول ناکە یەکێک دینی خۆی بگۆڕێ و بە هەڵگەڕاوە و بە مرتەدی دەزانن لە ناو دینی مەسیحیەت ئەمە هەیە کاکیونس گوت ئەو قانونە دژی ئیسلامە بالفعل دژی ئیسلام ئەو قانونە چونکی دژی رأي بشرية دجي فكرة بشرية دجي اختيار بشرية وقت أم بيجين أو قرارة أو ياسايا وقت دري خستي بلا قدبة هر كسك دينهم جهورت آزادة ما شو اعتراض سرنينا بس وقت تحديد قد نتويت رسن تن أوت إزدي ومسيحي وصابئ وكاكين بس تن أو بقريت أفراسي إجحاف دوا دين حالتي شيء متغيرة يعني ثابتة دين دبي يعني بس لا إنسان وكو عقيدة نقوى لا إنسان متغيرة بس دولة يعني أجر دولة تشبيجين رأي أخو فرض كتل سر مواطني قاعد بيتا تشتكي ثابت جنابتان هەم وەکو کەسێکی با بڵێن ڕۆشنبیر وەکو قەشەیە کاتێ منداڵێک لە دایک دەبێ لە وڵاتی ئێمە وایە لەسەر ناسنامەکەی دەنووسێ کە تەمەنی یەک ڕۆژە یان دوو ڕۆژە دەنووسێ دینی ئیسلامیان هەر دینێکی تر بەلێ ئەمە چی پێدەوترێ یعنی ئەم منداڵە فام دەکا یعنی عقلی هەیە چۆن دەبێت شتی وە یعنی ئەمە پێمان ناوترێ دین دەبێتە حاڵەتێک کە لە دەرەوەی بیرکردنەوە یعنی مەبەستم ئەمە پێویستە منداڵێک کە لە دایک بێ تو لەسەر ناسنامەکەی بنووسی دینی ئیسلامی یان غێر ئیسلامی ئەو کەنگی ئەو تشتت بیت وەختێ تو وڵاتێک بژیک و دیموکراسیێت تێدا نەبیت و فکرە ئازاد تێدا نەبیت بگەوێت و ترسە خۆ دەبێژی وەختێش بچیک دایک و بابەتوی دینی فێرکەن و دەبیتە يتبع دين الأبوين يعني جبر چه ترسامة أوكو ديمقراطية نينا رأي الفكر نينا آزادية فكر نينا جبر هندي أو بس بلكيش العردك دي آزاد بقهيت 18 صال 15 صال 20 صال دينك قالك جارة هيا يعني الأجانب تنرى دي بسيار كي تو دين دي بيش تشتا من فكر نكريا وكو بابلن أوي مرجعيش ديني بو ديني بابلن مسيحيش پێدوایە پێویستە بنووسێ یعنی لە ناسنامەکەی بنووسێ یان نەنووسێ ضرورە لێرە پێویستە ژبەر بێ یاساین و کە دەرکەوت پێویستە لێرە لە بەرەوەی هەڕەشە لەسەر هەڕەشە لەسەر زۆر باش ژبەر هەندەیە دکتۆر ئەگەر ئاماژە بەو داواکاریانە بکەیت کە ئێوە با بڵێن خستوتانە ڕوو بە دیاریکراوی داواتان لە چ لایەنێک کردووە ئەرچی لایەنە پەیوەندیدارەکان چییە لێرە ینی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان ئێوە چۆن دەکرێت هەمە هەنجیان بکەن بۆ فشار خستنە سەر ناوەند بۆ ئیلغاکردنەوەی ئەم مسودە قانونە بالتأكيد أم بريارة أو يعني أم مذكرة توجيه كراوة بو محافلي دولي وبو محافلي إقليمي وبو محافلي محلي كمركزي بريارا بەڵام ئێستا لەم ڕۆژانە خۆدەزانی کە بڕیارێک کە لە پەرلەمان دەرەچێ و تەحویلی سەرۆکی کۆمار دەکرێت ئەمە 15 ڕۆژی مدەی 15 ڕۆژ دوای 15 ڕۆژ قانونیان حتا سەرۆکی دەوڵەت ئەگەر تەوقیعشی نەکە ئەمە وەک قانون ئەمە دەبێت بە بڕیار و لە وەقاعی عراقی دابەزێ فەمە کێشەیەکی گەورەیە ئێمە ئێستا پەلەی زۆرمان ئەوەیە کە زوو بەڕێز سەرۆکی کۆمار ئەم بڕیارە موافقەی لەسەر نەکە و ڕای بگرێ و بیگەڕێنێتەوە بۆ پەرلەمان دووبارە نەک بۆ محکەمەی فیدرالی خۆمان لەبەرەوەی محکەمی فیدرال نەختێ علامەتی استفهامی لەسەر هەیە کە لە ڕوبەمە ئەمان مووقفیان بەقووەتر بێت لە پەرلەمان بۆ چەسپاندنی ئەم حاڵەتە وەکو مامۆستاکی زانکۆ دکتۆر چی حەقی ئەوەی هەیە منداڵێک کە لە دایک دەبێ پێی بڵێت و دینی تو ئیسلامە یان مەسیحیە یان کەسێکی ترە تا تەمەنی نەگاتە 18 ساڵ لە ڕووی عەقلیەوە عاقڵ نەبێ عەقلی نەبێتن ئەمە حاڵەتێکی یعنی تەندروستە ئەبوونە قسەی کرد لەسەر ئەم بارەیەوە من شتێکی زیندوت بۆ دەینم کە پێش ماوەیەکی زۆر کرد پاپای فاتیکان پاپا فەرەنسیس لەگەڵ بەیاننامەیەکی دەرهێنا کە ئیعتراف بکرێت بە ملحدین
ڕێزیان لێ بگیرێ ملحد ئەو کەسەیە کە خوا ناناسێ بەڵێ بەڵام احترامی بەشەر دەگرێ احترامی بەرد دەگرێ احترامی بیئەت دەگرێ براجان ئەگەر بینەوە سەرجانبی علمی لە سا هەفتەی عولەماییمە لە فیزیا و لە کیمیا و لە ریاضیات ئەمانە ملحدن بەڵام بزانێت چ گۆڕانکاریەکیان کرد لە تەکنۆلۆژیا و لە دنیا و لە بەشەریەت و لە حەضارەت مەوضوعی دین ئێمە زیاتر نازانم کەلتوری ئێمە وایە ئەم وڵاتانی شەرق الئەوسەتی نازانم بە چ شێوەیە گەورە کراون بە چێرەوە شتێک پەروەردە کراون غیابی دەستورێکی ئەلمانی لە ناوچەکە لەوەی عێراق کە یەکی لە بەندەکانی باز لەوە دەکا لە دەوڵەتی عێراق دەڵێ نابی هیچ یاسایەک دەربسی دژ بە بنەمانە گۆڕەکانی ئیسلام بێ مادەی دوو و نابێ هیچ یاسایەکی دەرچی دژ بە بنەماکانی دیموکراسیەت بێ کە تا ئێستا یعنی ئەم دەستورێکی ئەلمانی نییە غیابی دەستورێکی ئەلمانی بۆ پاراستنی مافی مرۆڤ مافی پێکاتەکان تا چەند ئەمەی هەیە دەرئەنجامە براجان ئەوەی وازحە بەڕاستی ئەگەر بەم سیستەمەی کە ئێستا هەیە بەم دەستورەی کە ئێستا هەمانە باوەڕتان هەبێ ئێمە ناتوانین دەوڵەت دروست کەواتە زەمانەتی قانونی بۆ مافی مرۆڤ و مافی پێکاتەکان لە کوردستان نییە من ناتوانم بڵێم لە کوردستان مەبەستم ئێستا ئەم ئینتیهاکە بە حەقی ئێوە ئێمە باسی مەرکەزەکەی مرکز مەبەستم ئەم ئینتیهاکە بە حەقی ئێوە دەکرێت ئێوە یعنی لە ڕووی قانونیەوە جگە لەوەی با بڵێن ئێوە هەوڵ دەدەن و ئەوە فشار وسەکەن لە ڕووی قانونیەوە چ بنەمایەکە ئێوە پشتی بێ بەستن بۆی دیفاع لە ئێوە بکاتن بنەمایەکان کە لەگەڵ دەستور ڕێک ناکەوێت ئەو بڕیارەیە کە ئێستا درراوە ئێسێمە ڕێز دەگرین لەم بتاقەی کارتی نیشتمانی شتێکی زۆر پیرۆزە شتێکی زۆر حەضاریە وڵاتانی دنیا کار بەم ئەم کارتەیەکەن ئێمە شتێکی زۆر باشە بەڵام تۆ لە ناو ئەم کارتەیە لوغمێکت داناوە چۆن دەستوری عراقی بەدایەها لوغمیتیایە هەر ڕۆژێ لوغمێکمان بۆ تەقیتەوە ئەو لوغمەتەنیت نادە بۆ پێکاتەکانە یان بۆ مافی مرۆڤیشە بۆ مافی مرۆڤە نەکرد پێکاتەکان بەڵام پێکاتەکان لە بەرەوەی ژمارە بەعدەژمارەی کەمەلێ بۆچی لەسەرەوەتە تا چەند پێویستە جگە لە خەڵکی با بڵێن پێکاتەکان کە ئەمڕۆ خۆ پیشاندانی کرد کەواتە بۆ خەڵکی کەسێک کە بە ئاین مسلمانیشە پێویستە ناڕزاتی دەربڕێ بتەکیید کاکە گیان ئەمەی وەک مامۆستا یونس باسی کرد یعنی ئەمە لەگەڵ پرەنسەپلی ئیسلامیش ڕێک ناکەوێت براجان ئەمە ناگەڕینەوە بۆ 1500 ساڵ پێش ئێستا لە ڕوبەمە ئەم تەشریع ئەو وەختە قبول دەکرێت بەڵام ئەمڕۆ قبول ناکرێت ئەمڕۆ حقوقی ئینسان هەیە موەسساتی دووەلی هەیە مافی مرۆڤ کاکە نەکەر مرۆڤ مافی حیوان هەیە مافی بەرد هەیە باشە چۆن ئێمە توانین لەم عەسرەیە بگەڕێنەوە بۆ شەرعێک کە لەگەڵ هەڵسوکەوتی قەرنی 21 ناگوتێ براجان دەگەڕێمە وڵات پرسیارێک بۆ هۆردوکتان لەبارەی ئەوەی کە چی بکرێ بۆی ڕۆژانە پێکاتەکان لە کوردستان نەتەوە ڕەسەنەکان ڕوبەڕووی ئەم هەڕەشە ڕۆژانەیانە نەبنەوە و بۆ ئەوەی چیت ڕێگری بکرێ لە کۆچکردن کە لە سەرۆکایەتی هەرێمەوە لە سەرۆکی پەرلەمانەوە لە هەموو سیاسیەکان بازدەوە دەکەن کە کوردستان و عێراق و ناوچەکە بەبێکەوە ژیان جوانە چ زەمانەتێک غیتایەکی قانونی و یاسایی و سیاسی دروست بکرێ بۆ پاراستنی ئەو بێکەوە ژیانە دەگەڕێمە وڵاتان من بەس یەک مداخلەم هەیە مامۆستا یونس کە باسی کرد ئەولاد القاسیرۆن ئەو بڕیارەیە کە ئێستا هەیە ئەولاد قاسیرۆن وەسفە ئەکە کە 18 ساڵ یعنی تۆ ئەگەر با بڵێن ئافرەت یان پیاوەکە بۆ مسلمان ئەگەر مناڵی لە 18 ساڵ کەمتر بوو ئەمە ئۆتۆماتیکیان ببێ بە مسلمان نەک ئێستای لەدایک بوو 18 ساڵ بێ ئەمە ئۆتۆماتیکیان حەفدە یعنی نەگەیشتووە حالەتی نضوج ئەمە دەبێ ببێ بە مسلمان یعنی ئەمە لەگەڵ پرنسپلی مافی مرۆڤ ناگۆنجێ بەتاتەن ئەوەی لە دەستورمان هەیە و ئەوەی لەگەڵ مافی دووەلیمان هەیە کەواتە کەسێک کە ئەگەر باڵێن لە ئەوەلەوە بیری نەبێ ببێتن بە مسلمانی چیشکە دەرچوو مسلمانێکی ڕاستەقینە نابێ طبعا تۆ بایکرا هەمەد کردەوە بە مسلمان بە زەخت دەمەد کردەوە بە مسلمان چۆن دەبێ ئەم ئیکراها لە دینی ئیسلام قبوڵە ئیکراه قبوڵە و قبوڵش نییە سەیرکەی نوسوسەی ئەڵێ لا ئیکراها فی الدین و ڕۆژانە ئەی خوێندنەوە کەچی لەولاوە ئەبینین حزبە ئیسلامیەکان ئەڵێن کاکە ئەمانە ئەم ئاەتە و 12 ئاەتی تر نەسخ بۆ بە ئاەتی سەیف
باشە ئەمەش هەیە و ئەمەش هەیە بەڵام ئێمە سەیری ئەم عقلیەتە بکەین کە ئەمەی ئینتاج کردووە ئەم عقلیەتە خەتەرە تۆ پرسید وتت ئەمە دش بە ئەمە نیە دەستورێکی ئەلمانیا دەستورێکی ئەلمانیش تەبێرەمەت بۆ نیتاج دەکەن بۆ ئەزانی بۆ لەبەرەوەی عقلی ئینسانی عراقی لە هێزار نەگەیشتۆتە ئەوە کە احترامی بەرامبەر بگرێ کە باوەڕی بە مساوات هەبێ کە باوەڕی بە عەدالەت و بەیەکەوە ژیان و باوەڕی بەوە هەبێ حڕیەتی اعتیقاتێ تۆ بە جۆرێک لە خوا و قیامەت و لەوانە تێدەگەی کەسێکی دیکە بە جۆرێکی دیکە وەکو ئیبن عەرەبی ئەڵێ چەند خوددا هەیە ئەوەندە ئینسان هەیە چەند ئینسانیش هەیە ئەوەندە خوددا هەیە هەچ کەسە و بە نەوعێک لە خوددا تێدەگەین و لە ئاین تێدەگەین ئەم قانونە کە تەشریع کراوە ڕێک دش بە مادە دوو یەکەمینیان و فەقەڕەی با و جیم لە دووەم و هەروەها مادەی 37 و مادەکانی 41 و 42 دەستوری عراقیە ڕێک دش بەمانەیە کە باز لە حڕیەتی اعتیقاد و پاراستنی کەرامەتی ئینسانی عراقی دەکرێت لە ڕووی ئەحوالی مەدەنی و ئەحوالی شخصی بەڵام شتێش کەش بڵێم ئەم قانونەی کە دەرچووە ئەم قانونە لە خۆیەوە نەبوو ئەم قانونە پشت ئەستورە بە قانونێکی دیکەی کە ساڵی 72 دەرچووە بە ژمارە 56 کە لەوێن دەردا بڕیار دراوە ئەبێ لەسەر ناسنامەی هەر هەموو ئێمە بنووسرێت کە چ ئاینێکمان هەیە یاسای باری کەسێتی نەخێر قانونی باری شارستانی قانونی ئەحوالی مەدەنی ئەمەش کە ئێمە فەرماگەکانمان هەیە لە هەموو هەرێمی کوردستان ئەم قانونە لە هێزار لە 72 تا ئێستا پەیڕەو دەکرێتن و جێبەجێ دەکرێتن بەڵام ئەوەی لە بەڕێز قەشەت پرسی وتی حل ئەوەیە کە بنووسرێ نەخێر من کاتی خۆی لە ڕۆژنامەی هاوڵاتی ژمارە 1996 لە 22/2013 مەقالەیەکم نووسی دەربارەی ئەمڕۆ باس لەوە دەکەم بۆ عیلاجکردنی ئەم شتە پێویستە بە هیچ جۆرێک لە ناسنامە باسی ئاین نەکرێت ئەوان ئەڵێن ئێمە مواکەبەی عەسرەکەین لەگەڵ سەردەمە ڕۆین و وەکو دەوڵەتەکانی دیکە ئەبێ قانونی هین دەبێ بۆ کاتی نیشتیمانی باش نییە کاتی نیشتیمانی وەکو دکتۆریش وتی لە هەموو دەوڵەتەیە بەس لە هیچ دەوڵەتێک نییە کە بنووسرە دینەکە چییە ئەسڵەن تاوەکو ئێستا کەس نازانێت ئۆبامە چی دینێکی لە ئەسڵێکی موسڵمانە لەبەرەوەی ئەمە شتێکی شەخسیە و عیبە ئەمە هەم هەڕەشەیە بۆ سەر ئاینی ئیسلام کە منەتیجە مرۆڤێکت بۆ دروستەکە مرۆڤێک یعنی لە منداڵیەوە ئاینی ئیسلامیان بەسەر فڕست کرد و ئیسلامێکی کە اختیاری خۆی نەبووە اختیاری خۆی نەبووە ئیسلامیش ڕاستەقینە نییە هەم دژی مافی پێکاتەکانە هەم دژی مافی ئازادی بیرڕایە بۆچی ئەم ئینتیهاکە گەورە ئەم پێشنگاری گەورە لە عێراق و تەنان لە کوردستانیش کۆمەلگان ناهاژێنێ میدیاکان ناهاژێنێ بۆچی حزبە سیاسیەکان لەسەر بابەتی تر پەرلەمان پاک دەخان یاساکان پاک دەخان خەریکی ململانەی توندن بەڵام ئەمانە نابێتە جێگای گفتوگۆ یعنی ئەمانە ئەمە پرسیار لەسەر ئەم فەزایە دروست ناکە کە ئێمە تایەژین مەبەستم لە مەجای گشتیان فەزای عامە ئەزانی چیە خۆی مەسئلەی خاصن دین بۆتە بفە باش نییە کەس ناوێری قسە بکات و بەیانی قسەیەک دەکەی لەولا تەکفیرت دەکەن کاکە ئێمە شتێکی تازەمان بۆ پیا بۆ بەناوی تەکفیر هەر قسەیەکەکەی لەگەڵ عقلێتی بەرامبەر ڕێک نەبێ تەکفیرت دەکا بێ وڵات بەجێ بێڵی باش نییە پاشان میدیاکان بەداخەوە میدیاکان زۆرتری شت قسە لەسەر سیاست دەکەن لە جیاتەوەی قسە لەسەر تربیەت بدەن و قسە لەسەر وعی بکەن لەسەرەوەی ئینسان تێبگا خۆی چییە دینەکەی چییە و چۆن بەرامبەرەکەی قبول دەکا کاکە خوا ملحیدێکی دروست کردووە باشە شتێکی دیکە هەیە خۆ لەم قانونە اعتراف نەبە ملحید دەکا نەبە لا ئەدری دەکا نەبە لا دینیشەکە باش نییە شتێکی دیکەش اعتراف بە زەرادەشتیش ناکە کە ئێستا 100,000 ئەتباعی هەیە باش نییە هەل هەرێمی کوردستان اعتراف بە هیچ ناکەم قانونە ئیلا اعتراف بەخۆیەکە تۆ شتێکی دیکەش هەیە لە پاشەوە بەتەمان لە عیمەبەست لە چی لەمە بەس لەوەی کارتی زانیارەکەیە کارتی زانیارەکە بەڵێ لە نسیشتە چۆن یعنی بەس لەوەیە تۆ تعینی کردووە کە ئەمە تابعی ئەم قانونەکە پێم وتی ئەحوالی مەدەنیش محددە دینەکە ئەم دینانەی کە ئیسلامیش پێی وایە دینی ئاسمانی ئەجینە خۆ خلافیشمان هەیە دینی زەڕە دەشتیش ئەهلی کتابە ها کتابی کاگەنووس جناب تەمەگو شارەزای کوڕاشکاریشی یاسایی سەد جنابت ئاگداری چه هەڵایەک لەسەر مەسلەی یاسی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە وایە دۆخی ئێستا هەرێمی کوردستانی گەیاندە بەم دۆخە بۆچی هێزە سیاسەکان لەسەر یاسای باری کەسێتی یاسای حوالی مەدەنی مناقەشە ناکەن بۆچی ئەم ئەندام پەرلەمانە نانوێ ئەمە ینی ئەمە دەست بۆ ئەم بابەتەش بەرن ئەمە قابل بۆ نییە ئێستا تعدیل و هەموار بکرێتەوە پێویستترین شت ئەمەیە قانونی ئەحوال مەدەنی و پاشان قانونی ئەحوالی شخصی و پاشان بەعالمەنەبوونی دەوڵەت کەچی ئەمە دەستی بۆ نابن ئەزانی بۆ لە بەرەوەی عقلیەتی ئینسانی ئێمە نەگەیشتۆتەوە ئاستا پێ وایە هێزە سیاسیەکان بەشێکی زۆریان ئەگەر لە هەندێک خەڵ جیاواز بەڵام نەمڕۆ لێکە چن لا یەزال عقلیەتی سیاسی لە وڵاتی تو نانی تەچیە دەدا باش نییە نانی کەسێک دەداتن کە تەوجیهی ئینسان بکە بەرەو گەڕانەوە بۆ سەلەفیەت باش نییە عقلیەتی 1500 ساڵی سەحرایەک کە نازارێ حەزارەت چییە نەک بیتاقی شخصی
بطاقة شخصي توزاني چییە؟ ئێستا ڕۆژانە داعش ئەمە زۆر کات بکەمەوە ڕۆژانە داعش هەڕەشە لەسەر سونەکان دەکات لە ڕووی عسکەریەوە لە ڕووی سەربازیەوە کۆبنەوە دەکرێت قسە لەسەر هاوپەیمانەتی دووەلی دەکرێت بۆ لە ناوبردننی داعش ئێمە قسەمان لەسەرەوە دەکرێت کە سیاسەکان باسییانەوە دەکرد ئێمە دەبی لە ناوەوە لە پەروەردەوە لە یاساکانەوە ڕوبەڕووی فکری داعشیانەوە بینەوە ئەمە ڕاستگۆییەوەی ئێستا دەبین خێر هیچ ڕاستگۆیی نیە ئەمە واقعێکە دەیبینین و کە کەواتەکە داعش ئێمە لە دەرگابی بێنێ دەرەوە لە پەنجەرە دەینە ژوورەوەی مشکلەکە ئەمەیە داعش لە ناو ئێمە هەیە داعش لە پەرلەمان هەیە باش نییە داعش لە مؤسساتی ڕسمی وڵات هەیە دەگەڕێم وڵات دواتێبینی جەناب دەوردەگەم کاتی بەرنامەکەم زۆر کەم ماوە جەنابی قەشەر چی بکرێ بۆ ئەوەی کە ئەم وڵاتە ئەم نیشتیمانە بە فعلی نەک بە قەولی نیشتیمانی هەمووان بێ نیشتیمانی بەیەکەوە ژیان بێ نیشتیمانی قوبڵکردنی هەموو لایەنەکانی تر بێ بۆی چیتر ئەم هجرە و کۆچکردنە بوەسێ بۆی چیتر کەسێک کە ئاینی هەبێ یان نەبێ یان ئاینی غێرە ئیسلام بێ هەست بە غوبن نەکاتن مشكلة الكيلة كاكيوا وقت بربرسك دركبي شو بربرس در نكفتي الأعلام الميديا نبجت نتويت رسن أون وحقوق الإنسان وعدالة ومساواة هم يفتشد بيجن أفل البرلماني أف قرارات توقيع كري دنجي خل سرداي أو همي وقت إيك دركبي الميديا بحث عدالة ومساواة ونتويت رسن أو كان مشكلة بيجن تطبيق نينا أف ياسايا كونو نكدر شوي أم قالك جارة مسألة كيف كردية هاي بيجيت باق أجرنا وقت دي باقيت أم قالك جارة شي لغمكي وقت شي دكتور قوتي أف دستورة تجي لغمة هر جاركي لغمة باقين وقت لغم باقيت أم ديدر كيفن خربونك ونرازي بوناخو هندك بيانك دي تقديم كان بونا تويتي قردو بو رك خراوة إنسانية جهانية إن له المسؤول العراقي بربرس عراقي يعني هرم كردستانه ڕۆشنبیر بیت باش حزبەکانی ئێمە تا چەند مشەڕعی ئێمە لەوە دەرچوونە تەنیا حزبی تائیفەیەک بن تەنیا حزبی ناوچەیەک بن لەسەر ئەم بابەتانەش قسە بکەن بۆچی ئەمان نابێتە مناقەشەی هێزە سیاسیەکان لە کوردستانە مناقەشەی میدیاکان بە شێوەیەکی گشتی تشتێدی مهمتر بنسبەتوان هەیە ژبەر هەندێ دەفوان هەندێک تشتێدی مهمتر بەس بۆ بەرژەوەندی شخصیە صدا پەرژەوەندی شخصیە ئێشتا نەگەهشتینە وەخت پەرژەوەندە شخصی خلاص بیت بگەهنە هەرێکی بگەهیتە هەدەفە خۆ گینە دێ ئەف قانونە بەحسێوێ قانونەکەات تشتێک دی هەستکەم بێژم ئەم نەشم بێژن لە هەرێما کوردستانێ کادێ چ ڕەنگ بیت چونکە هێشتا ڕەشنووسی دەستور تازە نوویسن وەختی ئەم ئەف نەڕازاییە خۆ دیارکەن ji ber hindێک و تیکرار نەبیت ئەف تشتە پێ دوایە لە کوردستان بۆ ئەوی دووبارە نەبێتەوە پێویستمان بە دەستورێکی سیکۆلار نییە دەستورێک کە حیاد بێ لە ئازدینەکان پێویستمان بە دەستورێکی ئەلمانی نییە لە کوردستانە ئەلمانی نەک بەمانەی دژەدین مە بەسمێک کە دەوڵەتێک کتەبێ بێلایەن بێ لە ئازدینەکان کاکیۆنسی گوتی ئەن لە دەستورەکە ئەلمانی هەبیت نەتەوێت ڕەسەنیان دینت خێر مسلمان دێ مەزلوم بن دەست خۆش دکتۆر هەمان پرسیار بۆ جەنابتە چەند ملاحەزەیەک تێت بەڵێ باسی ناسخ و منسوخی کرد من لەگەڵ شوێخەکانی خۆمانن لەبەرەوەی کە نەبی ئیسلام کە هجرەی کرد لە مەکە بۆ مەدینە ئەگەر تەماشای کتابی قورئانی پیرۆز بکەین بزانە بیدایەت ئاياتی مەکی هەمووی ئاەتی سەلام و مەحەبەت و پێکەوە ژیانن کە ئێستا بەڕاستی کۆمەڵگەی کوردی خۆمان کە ئینسانی معتەدەلە مسلمانی معتەدەلە هەر هەمووی متعلقە بەمە بەڵام ئەگەر بێەوە سەر ئاەتی مەدەنی بەڕاستی زۆر هەڕەشەی تایە بۆ سەر بەشەریەت ئاەتی مەدەنی ئێرهابی تایە بۆ فکری ئینسانی ئەمە فعلەن ئەمە نسخی مەحەبەتی کرد ئەوەی ئێستا داعش ئەم عەسایە بەدەستە ئەمەیە زۆر باش ئەمە لەسەر ئەم عەسایە دەرەوە بەخۆ بەستەوای بکەم گیانەکەمێ بەنسبەت ئەحزابی سیاسی بۆ احتیمام نادەم بە مۆضوعەکە کە وەک مامۆستاوەتی دین بڤەیە ئەم چۆن خۆی لە دین ئەدەبیانی
مامۆستایەکی بەڕێز فتوایەکی بۆ دەردێنێ باوەڕت هەبێ خۆی و حزبەکەی دەبێ ئێرە بەجێ بێڵن بڕۆنەوە ئەمە وەک حزبەکان فەناتوانن خۆیان لە دین بدەن لەبەرەوەی لە ڕێگای دین ئەتوانن مەکسەبێکی زۆر بۆ خۆیان بینن بەنسبەت پێش فترێک سەرۆکی کۆماری مەسر ڕئیس سیسی بڕیارێکی دەرهینە لەبەرەوەی جەنابەت قسەت کرد لەسەر پەروەردەی مناڵ ئێستا بڕیارێکی دەرهینە کە پەروەردەی ئیسلامی نەما هەڵگیرە لە ڕوبەڕووی داعشەوە لە پەروەردەوە دەست پێ بکرێت کاگنووس کاتی بەرنامەکەم زۆرمایە تکایە کەمتر لە دەقەیەک ئەگەر تێبینی و تێگەیشتنێکت مابێت لەسەر بابەتە من باس لە ئەو نەسانە دەکەم کە ئەوانە لە پەرلەمانی عێراق و عقليتي إنساني فكري إنساني كردي ليرو باسي لك لو نصانك هي الله كل مولود يولد على الفطرة فأبواه يهودانه أو يمجسانه أو ينصرانه أما زائدا علين أو يسلمانه شو بو أو لفظية بزربوا كلا كنز العمالي إمامي هندي هي أظن أتوان بقرينه بو أوا شونكا أبي بۆ ئەوەی بیتە ناو ئیسلام ئەبێتۆ شەهادەت بێنی ئەمە بەرژەوەندی و اعتقادی شخصیەوە دەکا کە تێگەیشتن بۆ نەسەکان بینی بەقەدەوێمە ئیشکالمان لە ڕوئایە بۆ نەسەکان کەمتر ئیشکالمان لە نەسە نەخێر ئەمانەی ئیش لەسەر ئەمە دەکەن مەسلحە سیاسەکەیان لەوەیە باش نییە و تیجارەتەکە بەمە دەکەن خوا و پێغەمبەر و کتێبە مقدسەکان بە هەمویانەوە بە خەڵک فرۆشنەوە و بەداخەوە عقلی ئینسانی ئێمە لا یەزال عقلێکی بەسیتە نەس پەرستە زیاتر لەوەی خوددا پەرست بێ ئێمە دەق دەپەرستین لە بڕی ئەوەی خوددا بپەرستین خوددا پەرستی خۆشەویستیە یەک بەیتی هین هەیە ئیبن عەرەبی هەیە ئەمەوێ بیڵێم کە باز لە ئەوە دەکا ئاین ئەبێ ئاینی خۆشەویستی بێ ئەگەر پەرلەمانیان دەوڵەت ئەوێ کە ئاینی هەبێتن ولا بودە ئاینی هەبێتن بە ئاینەکەی خۆشەویستی ئەو خەمە بۆ ئاین نییە ئەوەی ئێستا خەمێک نییە بۆ جیرفانە و بۆ مستقبلی خۆیەتی بەس ئەگەر مۆڵەتم بدەیتێ قصيدكي ابن عربي زور جوانا عليه لقد كنت منكر صاحبي إذا لم يكن دينه إلى دين دان ولقد صار قلبي قابل كل ملة فمرعى لغزلان وبيت لرهبان وكعبة طائف ومصحف توراة أدين بدين الحب أنا توجهت ركائبه فالحب ديني وإيماني أميتوش أيضا أجر أمان رازيجني نبلين كاك إما نالين دولتك علماني ما نبي أبي دولة إلا ديني به باقصة نلسى علمانية بكري نلسى دين بكريتن وكو دستوركي أستراليا ما دستو تسولية قوتي دولة هي هاون اجتماعيانا بهاون اجتماعيان دين كاني خويا يونس راوي شارزة الإسلامي سياسي وباريزري راوشكار وروا دكتور حبيب حنا منصور سروچي كاملي حدياب بو توانستكان ومامۆستای زانکۆ قەشە ئیشە داوت فلیپیس قەشەی کەنیسەی مارگۆرگیس گەلک سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەڤڕۆ سوپاس بۆ ماندیبوون تا بینەرە ناتینە کۆتاییان بە مەڵخەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێیدا گفتوگۆمان لەبارەی ناڕەزایەتیەکان لە دژی سەپاندنی ناسنامەی ئاینی لە کارتی نیشتیمانی عێراقی کرد کە لە ماوەی ڕابردوو پەرلەمانی عێراق ئەم یاسایی پەسەند کردووە و ئێستا پێکاتەکان و ڕێکخراوەکان داوا دەکەن لە سەرۆکی لە سەرۆک کۆماری عێراق کە ئەم یاسایە پەسەند نەکە لەبەرەوەی ئەم یاسایە دژی مافی مرۆڤ و مافی نەتەوە ڕەسەن و پێکاتەکانە لە ناوچەکە تاڵقێکی تری بەرنامەی ئەڤڕۆ لە کاتێکی تر پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک سوپاس بە هاوڕانم لە ستۆدیۆ کۆنتڕۆل